ئێمە لێرەین بۆ ناساتنیم کاتی دەخۆشەویستانە ئەوانیش دێنە سەر ستێج ڕۆژەکانی خۆیان باسەکەن بەڕاستی کۆڵانەکان هەمووی قیرتاوەکەی لەگەڵەوەش میترۆ و ترام لە ناو ماڵەکانەوە بۆ کۆڵانەکان هەتا جادەکانە بێت. ئەمە ژمارە چەندە؟ جەنابیش ژمارە 32 انتخاباتە دەبی هەمووان ڕابچێشینەوە خۆمان. ئۆخر و خاتە من قوبوڵی ناکەم. هەر ژنێک مێردەکەی کۆچی دوایەکە بۆی نێش و کاتەوە. ئەوەم بەدڵە ئەوەم بەدڵە بڕۆت خۆ پرۆژەوە ئەستەر و فەقەرەیە هەر زوو ئەو بەیانابە. وەی لەو هەڵمایە ئەم جارە چی قەومایە لە نێوان دوو ژندا. ڕادیۆ چی دەکەیت؟ کاکە خۆ بە زۆی نییە من لەوێ دابنیشم. کاکە ئێمە سادەینە جاری وە خەڵکیکەوا لەوێ دابنیشی بە خزمەت دەکەین. فەرمووی سەرۆک. ئەگەر 25ەکەم لی نەبڕی نەمدابەتەوە کاک ڕەشی بزانە کە بۆم دەرکەوت بەس تۆ دڵسۆزێم بکات. تێم گەن سوور دەدایێرە یە کوڕامە چای خۆسە بینەوە شاکە لە دەخسەشی بکە. سەر بە مشکلە دیاری زەوە تێم گەنە مەسەرە چییە؟ الشر يا مؤودة دوو ماڵ و یەک سادی دووشەممە کاتژمێرنەوە.